قوتابیانی خۆشەویست ئەم کاتتان باش لە وانەیە شتراهاتی وڵاتان وانەی پێنجەم لە بەشی چوارەم لۆگاریتمی سروشتی. بابزانین لۆگاریتمی سروشتی چییە؟ تاوان لۆگاریتمی سروشتی دوو بابەت لە خۆ دەگرێت. یەکەمیان نەخشەی توانی سروشتیە لەگەڵ چی لەگەڵ نەخشەی لۆگاریتمی سروشتی. بابزانین نەخشەی توانی سروشتی چییە؟ دەڵێن ئێفێکس یەکسانە بە ئێفێکس یەکسانە بە ئی توانی ئێکس. ئەوە پێدەوترێت چی؟ پێدەوترێت نەخشەیەکی توانی سروشتیە کە چۆن دەخوێنێتەوە نەخشەی ئێفێکس یەکسانە بە ئی توانی ئێکس. و پێچەوانەی ئەو نەخشەیەمان هەیە پێچەوانەی نەخشەی توانی سروشتی چیمان هەیە؟ لۆگاریتمی سروشتی. لۆگاریتمی سروشتی چۆن هێما دەکرێت؟ دەڵێن چی؟ دەڵێن ئێفێکس یەکسانە بە لنی ئێکس. باشە، یعنی ئێستا ئێمە لەو وانەیە ئەو دوو بابەتەمانەیە کە لە خۆ دەگرێت کە ئەو دوو بابەتەش چینە پێدەوترێت پێچەوانەی یەکدی. واتە چی؟ واتە ئێفێکس یەکسانە بە ئی توان ئێکس پێچەوانەی چییە؟ پێچەوانەی لنە، پێچەوانەی لۆگاریتمی سروشتیە. باشە، لۆگاریتمی سروشتی کە بە لن هێما دەکرێت ئێفێکس یەکسانە بە لنی ئێکس ئەوە پێدەوترێت چی؟ پێدەوترێت نەخشەیەکی لۆگاریتمی سروشتی. و ئێفێکس یەکسانە بە ئی توان ئێکس ئەوە پێدەوترێت چی؟ نەخشەیەکی توانی سروشتی. باشە، ئێستا دێن با بزانین وێنەی ئەو دوو نەخشەیە بە چ شێوازێک دەردەچێت. واتە کاتە ئێفێکس یەکسان بە ئی توان ئێکس و ئێفێکس یەکسان بە لنی ئێکس وێنەکەمان ئەبەو شێوازە دەردەچێت. وێنەی ئی توان ئێکس تاوان خاڵی یەک لەسەر تەوەری وای دەبڕی و بەو شێوازە وێنەکەی بەرز دەبتەوە تا کۆتایی و لێرەش دێت چ دەبی؟ نزیک دەبتەوە لە تەوەری ئێکس بەڵام نایبڕی. ئەوە پێدەوترێت چێ؟ پێدەوترێت ئێفێکس یەکسانە بە ئی توانی ئێکس. ئەوە بە شکلێکی عام کاتێک ئێفێکس یەکسان بە ئی توان ئێکس ئەوە وێنەکەی بۆ شێوازەیە، واتە دەکەوێتە چارەکی یەکەم و دووەم. باش، ئێستا دێن پێچەوانەی ئەو نەخشەیە وەردەگرین. پێچەوانەی ئەو نەخشەیە ئی ئێکس ئی توان ئێکس چییە؟ پێچەوانەکەی لنە. بابزانین وێنەی لن چۆن دەبێت؟ وێنەی لن لە یەک دەیبڕێت لەسەر تەوەرەی ئێکس بەو شێوازە دەڕوات تاوەکو کۆتایی و لێرەش نزیک دەبتەوە لە تەوەری وای بەڵام نایبڕی. ئەوە پێدەوترێت چێ؟ پێدەوترێت ئێف ئینڤێرسی ئەو نەخشەیە. پێچەوانەی ئەو نەخشەیە دەنووسی ئێف ئینڤێرس یەکە دەبێتە چی؟ دەبێتە لنی ئێکس. لێرە باسیەوەمان کرد وتما ئەو دوانە چینە؟ ئەو دوانە پێچەوانەی یەکن، واتە ئێفێکس یەکسان بە ئی توان ئێکس ئەو وێنە سوورەکەی ئەو هێڵە سوورە ئەوە دەبێتە چی؟ دەبێتە وێنەی ئی توان ئێکس. و ئەو هێڵە کەسکەش چییە؟ ئەوە پێچەوانەی ئەو نەخشەیە کە بە ئێف ئینڤێرس هێما دەکرێت یەکسان دەبێت بە چی؟ لن. ئەوەش وێنەی لن دەبێت. باشە، با ئێستا بێن بزانین لە بۆ ئەو دوو نەخشەیە کاتێک ئیمان هەبێت ئی توان ئێکس بوار و مەودا چییە؟ ئەگەر ئێفێکس یەکسان بە ئی توان ئێکس باشە، بوار لەسەر وێنەکەەوە با قەرار بدەین. باشە، بواری کامیان؟ ئی توان ئێکس، واتە وێنە سوورەکە. باشە، گەسەی کە بوار تەمەشای چ دەکەین؟ سەی تەوەرەی ئێکس دەکەین، ئەوە تەوەرەی ئێکس. باشە، ئەو وێنە سوورە هەم هاتیتە لای سالیبەکان هەم چوویتە لای موجەبەکان. باسی تەوەرەی ئێکس دەکەین، هەم هاتووە لە بۆ لای سالیبەکان ئاسەیکە بۆ شێوازە دێ لەگەڵ تەوەرەی ئێکستانی هایی بەردەوام دەبی ئەوە لە بۆ سالیبەکان ئەی لە بۆ موجەبەکان ئەو وێنە هاتوتە چارەکی یەکەم بەردەوام دەبی تا کۆتایی ئەوە دەڕوە. واتە دەڵێن بوار چییە؟ دەڵێن بوار هەموو ژمارە ڕاستیەکان، واتە ڕێڵ نەمبەر. باشە، ئەی مەودایەکەی دەبێتە چی؟ مەودا سەی چ دەکەین؟ سەی تەوەری وای دەکەین. باشە، با سەی تەوەری وایکەین بزای ئەو وێنە سوورە لە بەشی بەس موجەبەکان یان سالیبەکان. وتمان تەبەن ئەو وێنە سوورە نایەتە بەشی خوارێ، ئەوە هەر لە چارەکی یەکەم و دووەمە، هەر لە دووەم لێرە لەگەڵ تەوەری ئێکسا بەردەوام دەبی
بەڵام نایەتە خوارەوە، یان دانابەز لە بۆ چارەکی سێم یان ناگات چارەکی چوارم، واتە بەشی سالیبەکان لەسەر تەوەرەی وای ناگرێتەوە، بەس بەشی موجەبەکان واتە چی؟ واتە دەڵێن مامۆستا مەودای دەکا هەموو ئەو وایانەی کاتێک وای چی بێت گەورەتر لە سەفەر. باشە بۆ یەکسانم دانەنا ئەخە لەبەرەوەی ئاودیوی ئەو دیوتەوەرەی ئەکس ناوی بۆیە نایە سەفر ناگرێتەوە لە سەفر زیاتر چێندەرە لێرە 0.1 لێرە 0.2 تا دەگاتە یەک ئێرە دوای 2 3 4 بۆ شێوازە، یعنی ئەوە دەبێتە چی؟ ئەوە دەبێتە مەودایەکەی بەشی موجەبەکان دەڵێن وای گەورەتر لە سەفار. ئەوە لە بۆ بوار و مەودای چی؟ بوار و مەودای نەخشەی ئیتوان ئێکس. باشە ئەی لە بۆ وێنە کەسکەکە بابێم ئەگەر ئفێکس یەکسان بێت بە لەنی ئێکس بابزان بوار و مۆدا لە بۆوە چییە؟ بوار دیسان سی چ دەکەم ئێکس لە بۆ وێنە کەسەکە سی تەوەرەی ئێکس دەکەم، ئەگە سیکەم تەوەرەی ئێکس ئەو وێنەیە لە شوێن دەرە نەهاتێ لە بۆ موجەبەکان ناتی عفو لە بۆ سالیبەکان بەس لە لای موجەبەکان ها ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ بۆ شێوازە تا کۆتایی نەپەڕوێتەوە لە بۆ سالیبەکان لەسەر تەوەرەی ئێکس بەس بەشی موجەبەکانە موجەبەکانیش سەفری شاونیە لە سەفر زیاتر کەواتە دەڵێن بوارسی هەموو یەکسانی کاتێک ئێکس گەورەتر لە سەفار. ئەوە لە بۆچی؟ لە بۆ بوار. مەودا لە بۆ مەودا دەڵێن سێگە سێریکەین ئەو وێنە کەسکەم لەسەر تەوەرەی چ مەودا سێ دەکەین تەوەرەی وای ئەوە تەوەرەی وای باشە هەم لە بۆ لای موزەبی تەوەری وای ڕۆیە ئەو وێنە کەسکە چکە دەستە چارەک یەکەمە بەردەوام دەبی و هەم لە بۆ لای سالیبەکان شاتی سەریکە لە بۆ لای سالیبەکانی شاتی لە چارەکی چوارم لەگە تەوەری وای ئەو وێنە کەسکە شۆڕ دەبتەوە تا کۆتایی کەواتە هەم بەشی موجەبەکان دەگرێتەوە هەم بەشی سالیبەکان بۆیە دەڵێن چی؟ بۆیە دەڵێن مەودا ئاڕە. باشە ئەگە لێرە سیرکەم بوار و مۆدای ئیتوانێکس لەگەڵ بوار و مۆدای لنی ئێکس پێچەوانەی یەکەن ڕێک وانە ئەخرێمە لێرە وتماچی نەخشەی توانی پێچەوانی نەخشەی لۆگاریتمی سروشتی واتە و دوانە پێچەوانن ئێ باشە ئەو دوانە ئێستا لێرە سیرکە ئیتوان ئێکس و لنی ئێکسەکە بوار لێرە چ بوو ئار بوو باشە کەواتە لێرە لەوەیان مۆدا دەبێتە ئار واتە پێچەوانە دەبتەوە بوار لێرە ئاڕە لە لەن مەودایەکەی دەبێتە ئار ئەو جارە لێرە مەودا لە ئیتوانێکس چییە وای گەورەترە لە سەفر بەڵام لێرە هاتە بوار لە بوار دەڵێن ئێکس گەورەترە لە سەفر واتە گەسەیکە لێرە بوار و مەوداکانشان پێچەوانە دەبێتەوە و وێنەکەش دەلیلە لەسەرەوە گەسەیەکە هەردوو وێنەکەت ئاوهایە واتە چنە واتە پێچەوانەی یەکترن ئاسەر کە پشتیان لە یەکدیە ئەو دوو وێنێ چنە پێچەوانەی یەکترن. ئێستا دێن چەند تێبنیەکی بچووک هەیە کە پێویستە بیزانی ئەگەر هاتوو چی ئەگەر هاتوو تەمان ئێمە لێرە وتمان ئی لەگەڵ لن پێچەوانن وانە باشە ئەگەر وابێت لنی ئی ئەگەر بڕێکمانەوە بۆ شێوازە لنی ئیمان هەبوو ئەوە دوانە دەڵێ مامۆستا یەکسانە بەچی ئەو دوان لەگەڵ یەکدی دەڕۆن و دەکای یەک چونکە ئەو دوانە وتمان پێچەوانن دژی یەکترن باشە و ئەگەر هاتوو چیمان هەبوو لنی یەک تەبەن هەمیشە ئەوە توانانی بە حاسبە لێدی لن یەک دەکات سەفر بەڵام توانی ئاسانکاریەوەش لەبەر کچکە لە زۆر شوێن دێتە پێشت لن یەک دەکات سەفر ڕاستەخۆ ئەوە دیارە. ئەگەر هاتوو لنی ئیتوان ئەکست هەبوو بۆ شێوازە لێرش دەڵێ مامۆستا لن و یەکە پێکەوە دەڕۆن چ دەمێنێتەوە بەس ئەو یەکسە دەمێنێتەوە باشە ئەگەر هاتوو ئیتوانی لنی ئەکسمان هەبوو ئەوە یەکسانە بەچی دیسان لێرە لن ئی لەگەڵ لنەکە دەڕۆن بەسی دەمێنێتەوە ئێکسەکە دەمێنێتەوە باشە ئەگەر هاتوو ژمارەیەکمان هەبوو لە پێش لن باشە لە پێش لنی ئێکس ئەوە شێوازە ئەو ژمارە چی لێدێ ئەو ژمارە دەڵە ماوەسا دەبێتە توانی چی دەبێتە توانی ئێکسەکە واتە چۆن دەنووسم لنی ئێکس توان سێ ئەبەو شێوازە وتمان ژمارە لە پێش لن بوو دەبێتە توان لە بۆ ئێکسەکە و ئەخیرشت پێشەوەی بچینە سەر نمونە بیزانی ئی یەکسانە بە چەند تەمەن ژمارەیەکی نەگۆڕە 2.782 إلى آخره طبعا ئی وەک چۆن دەڵێن پای یەکسانە بە 3.14
ڕێژەیەکی نەگۆڕە لێرەش هەروەتر دەڵێن ئی یەکسانە بە 2.7 کەشتا 2 إلى آخره ئەوە ڕێژەیەکی چیە نەگۆڕە ڕێژەیەکی چێ نەگۆڕە ئی یەکسانە بەو ڕقەمە و ژمارەیەکی ناڕێژەی شەکەسێکی دوای پوینتەکە چەند ژمارەیەکێ بەبێ ئەوەی کە دووبارە بێتەوە وە کۆتایشنە بۆی پێدەوتێتی ژمارەیەکی ناڕێژەیە بۆی لە پرسیارەکان دایمەن دەبێت چی بکەیت لەبەرەوەی ئیمان هەیە ژمارەیەکی چییە ژمارەیەکی ناڕێژەیە چەند پوینت تاتەکەمی هەمیشە نرخەکان دەوی بە نزیکراوەی وەرگری و یەک شتی تریش تێبنیشترمان هەیە چییە دەڵێن بنچینەی لن هەمیشە ئیە بنچینەی لن هەمیشە چییە هەمیشە ئیە واتە چی کاتێککە دەڵێن بنچینەی لن هەمیشە ئیە ئەو کاتێک لە نمونونەکان و وەزایدەن نمونەی دووەمە زایدەن لە ڕاهێنانەکان کۆمەڵک پرسیارەیە کە لەو شێوازن بنچینەی لنەکەمان هەیە وەکو تازە کە لێرە باسمان کرد وتمان لێرە بنچینەی ئەو شێوازە تقریبن ئاسێریکە ئی توانی لنی ئەکسمانێ وانە بنچینەی ئەو لنە چیە ئیە بەو شێوازە و دوانە کوور دەبنەوە بەس ئێکسەکە دەمینێتەوە باشە با بچینە سەر نمونەی یەکەم نمونەی یەکەم دەڵێ چی دەڵێ وێنە ڕوونکردنەوەی نەخشەی فڵان بکێشە ئەو نەخشەیەمانەیە باشە دەڵێت چی ئەفێکس یەکسانە بە ئی توانی ئێکس کۆ دوو لە بۆ وێنە ڕوونکردنەوەی ئەمە چ دەکەن دێن 5 خاڵی دەدەمێ و بزانم نرخی وایەکانم دەستکەوێت دەڵێن چی ئەوە ئێکس ئەوە ئفێکس کە یەکسانشە بەچی یەکسانشە بە وای وەرە چەند خاڵەکی بدێ هەموو جارێک وا باشترە دوو ژمارە سالب و دوو ژمارە موجەوی بدەیت لە نێوانیشیان سفر لە بۆی کە وێنەکەت بە کاملی و بە ڕێکی دەرچێ دێم سالب دوو دەدەمێت سالب یەک سفر یەکی موجب دوی موجب ئەو پێنج ژمارەی دەدەمێ دەدەمە ئەو نەخشەیە بزانم چەند دەردەچێت تەماشاکە دەست دێ حاسیبەکەت لێرە لە زیاتی و یەکسە چەند دادنێت سالب دوو یعنی دەڵێن چی تەبەن لە بۆ ئەوەی کە لە حاسب بزانێت چۆن لن لن و ئی لێک جیاکەمەوە ئەوە لن هەیە تەبەن لە حاسبەکە باشە لن ئەو ئایکۆنە حازرەوە لنە بەڵام کاتێک ویستت بیکە ئی شفت لەگەڵ چی لەگەڵ لن ئەوە پێکەوە دەبێتە چی ئی ئێستا دێم ئی چی ئی توان سالب دوو ئەوە سالب ئی توان سالب دوو یەکسانە بەو ڕقەمە باشە کۆ چەند کۆ دووشمان هەیە ئاگدار بە دەکات 2 چەند 2.13 یەکسەر لە تو چ دەکەی بە نزیکراوی وەردیما دەم ژمارەی دووەم لە 5 کەمترە کەواتەوی شفرەت دەوێت 2.1 بە نزیکەی دەنووسی 2.1 هی دووەمیان شفت لن باشە سالب یەک ئەوە چی بوو شفت لن ئی بووە ئی ئێستا سالب چەند سالب یەک یەکسانە ئەو چی بوو یەکەی نەنووسی ئەو جارە شفت لەگەڵ لن ئەوە بووە ئی ئەو جارە توان سالب یەک یەکسانە بەو ڕقەمە کۆ دوو دەکات چەند دەکات 2.36 مادام ژمارەی دوم لە 5 زیاترە یەک دەدەنێ پێشە خۆیان 2.4 بە نزیکەی وەردەگری 2.4 کاتێک سفر بی باشە سفر لێرەدان وتمان هەر شتێک توانێت سفر بی دەکا یەک یعنی ئەوە یەک کۆ دوو دەکا سێ ئەو جارە بابین کاتێک یەک دانین دەکات چی دەکا شفت لن توانی یەک دەکاوەندە کۆ دوو دەکات چەند 4.71 ژمارەی دووەم لە 5 کەمتر یەکسەر بە نزیکەی دەنووسی 4.7 ئەوەی ئەخیریانەگە دوو دانێ شفت لن توانی دوو کۆ دوو دەکات 9.38 مادەم ژمارەی دووەم لە 5 زیاتر یەک دێنە پێشە خۆی دەبێتە 4 یعنی 9.4 ئەو بۆ شێوازە نەتیجەکانمان دەرهێنا ئێستا بابزانین لەسەر ڕووتەختی پۆتان وێنەکەمان بە شێوازێک دەردەچێت باشە بابزانین لێر لەسەر تەوەرەیە کەس بچووترین ژمارە سالب دوو گەورەترین موجب دووە کەواتەوە سالب یەک سالب دوو ئێرە یەک ئەوە دوو ئەوە دووە ئەوە یەکە باشە و لەسەر تەوەری وای بەشی موجبەکان
لە بسترین ژمارە 2.1 تا 9.1 کەواتە من تا 10 دیاری دەکەم ئەوە 1 2 3 4 5 6 7 8 9 ئێرەش ئەوەدا باشە. ئێستا بابێم خاڵەکان دیاریکەم. کاتێک ئەکسم سالب 2 بی ئەوە سالب 2 لە ئاستی 2.1 ئەوە یەکە ئەوە 2 2.1 ئەگەوە 2 نیوبی باشە مەچەندمان دەوێت 2.1 ئەوەتە دەکا ئێرە بە نزیکەی باش. ئەو جارە کاتێک سالب 1 بی وایەکەمان چەندە 2.4 ئەوە سالب 1 2.4 ئەوە 2 نیوبی ئەوەتمان 2 ئەوە سێەوە 2 نیوە قیچە کەمتر 2.4 لە ئاستی سالب 1 دێمە ئێرە ئەو جارە 0 و 3 یعنی یەکە 0 وایەن چەندە 3 ڕاستەخۆ ژمارە 3 بەخۆی دیاری دەکەی. ئەو جارە 1 و 4 ئەوە 1 4.7 ئەوە 4 ئەوە 5 ئەو لە 4 و نیوێت هەندێک زیاتر لە ئاستی 1 دێمە ئێر باش. ئەوی تر کاتە ئەکسم چەند بی 2 وایەکەمان 9.4 ئەوە گەر 9 بێ باشە ئەوە 9 ئەمە 9.4 مان دێت لە ئاستی ژمارە 2 و 9.4 ئێرە دەکا بە نزیکەی. ئێستا وەرەوە چەند خاڵی هەمانە بە یەکتری دەگەیەنین ئەبەو شێوازە وێنەکەمان لە بۆ دروست دەبی ئەوە دەبێتە چی دەبێتە ئفی ئێکس کە یەکسانە بە ئیتوان ئێکس کۆ 2 باشە. خاڵی چاودێری دەڵێ وێنێ ڕووکردنەوەی ئەو نەخشەیە بکێشە دیسانەوە نەفسی خطوات دەگریە بەر دەڵێن ئەوە ئێکس ئەوە ئفێکس کە یەکسانشە بۆ وای وەرە چەند نرخەک دانێ نەفسی شت لە سالب 2ەوە تاوەکو 2 موجب دادەنێم بابزانین نرخەکانی وای چەندە دەچێت. کاتی سالب 2 لێرە دانێن شیفت لێن سالب 2 یەکسانە بۆندە ناقسی 3 دەکات چەند دەکات سالب 2 پوین چەند بە نزیکەی 2.9 سالب 2.9 ئەو جارە کاتێک سالب 1 دانێن شیفت لێن سالب 1 دەکا ئەوەندە کەمی 3 دەکا سالب چەند 2.6 بە نزیکەی کاتێک سفر دانێن دەکا سالب 3 چکەوە سفر دانی لێرە ئەو دەکات چەند 8 توان سفری ئەو دەکا 1 وانە 1 دەکا 1 کەم 3 دەکا سالب 2 سالب 2 ئەو جارەوەری 1 دانێ لێرە یعنی دەکات چی شیفت و لێن چەندمان هەیە گوتمان 1 یەکسانە بۆندە ناقسی 3 دەکا سالب 0.3 بە نزیکەی ئەو جارەخی ژمارەوەرە 2 دانێ شیفت لێن چەندمان هەیە 2 دەکا ئەوەندە ناقسی 3 دەکا 4.4 بە نزیکەی 4.4 بە نزیکەی. بابێنەوە چەند خاڵە دیاریکەین بزانین وێنەکەمان بە چ شێوازێک دەردەچێت. چەندمان هەیە لەسەر تەوەرەیە کەس دیسانەوە ئەوە گە سالب 1 بی ئەوە سالب 2 لەولایە 1 ئەوە 2 بەشی موجەبەکان گەورەترین ژمارەمان تا 4 5 دیاریکەتوو ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 وە لە سالیبەکانش تا 3 دیاریکە ئەوە سالب 1 ئەوە سالب 2 ئەوەش سالب 3 باشە بە ئێستا بێن دیاریکەین دەڵێن چە کاتە یەکسمان سالب 2 بی ئەوە سالب 2 وایەکەمان چەندە سالب 2.9 ئەوە یەکە ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 سالب 2.9 یعنی پێشەوەی بگێ 3 لە ئاستی سالب 2 ئێرە پێش بگێ 3 ئێرە بە نزیکەی ئەو جارە کاتێک سالب 1 بی وایەکەمان چەندە 2.6 ئەوە 2 نیو هەندێک زیاتر ئێرە دەکە بە نزیکەی باشە. ئەو جارە ئێکە سفر وایەکەمان چەندە بەعەکسەوە لە بەشی موجەبەکانمان دیاری کرد
ناو دوو خاڵە ببورن ئەو دوو خاڵنە لە بەشی سالبەکان وایەکان بەشی سالب دەرچوو ئاگدار بە باشە یعنی دەڵێن چی کاتێک ئەکسمان سالب دوو بی ئەوە سالب دوو وایەکەمان چەندە سالب 2.9 یعنی ئێرە پێش سالب سێکە دێنە ئێرە بە نزیکەیە کاتێک سالب یەک بی ئەکسەکەمان وایەکەمان چەندە سالب 2.5 2.6 ئێرە بە نزیکەی وەردەگری ئەو جارە سفر ئێکسەکەمان سفر وایەکەمان چەندە سالب دوو بەخۆی ئەو جارە ئێکسەکەمان ئەگەر یەک بی وایەکەمان چەندە سالب 0.3 یعنی ئەگەر 0.5 بی باشە ئەتوو 0.3 بە نزیکەی ئێرە وەردەگری لە ئاستی یەک ئەو جارە کاتی ئێکسەکەمان دوو بێ وایەکەمان چەندە 4.4 ئەها 4.4 ئەو 4.9 بە نزیکەی لە ئاستی دوو و 4.4 ئێرە بە نزیکەی ئێرە دەکەن وەرە چەند خاڵە بە یەکتری بگەێنە ئەها ئەبەو شێوازە وێنەکەمان لە بۆ دروست دەبێت ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە وێنەی ئیتوانی x کەم سێ بەو شێوازە ئەوەش خاڵی چاودێری یەکەم باشە ئێستا با بزانین نمونەی دووەم چیە نمونەی دووەم تەبەن زۆر ئاسانە چیمان هەیە لێرە دەڵێ بڕەکە بە سادترین شێوە بنووسە چیمان هەیە لنی ئیتوانی سالب دووتی باشە وتمان لن و ئی پێکەوە دەڕۆن ڕاستەوخۆ یعنی نەتیجە یەکسەر دەکاتی دەکات سالب دووتی باشە ئەوە ئەلف با چیمان هەیە ئیتوانی لنی x کەم یەک لن و ئیەکە دیسان پێکەوە دەڕۆن نەتیجە دەکاتی دەڵێن یەکسانە بە x کەم یەک لن و یەکە پێکەوە دەڕۆن جیم ئیتوانی 5 ئەنجا لنی x کاتێک ژمارە لە گوتمان لە پێش لێن بوو ڕاستەوخۆ دەچێتە سەر ئێکسەکە دەبێتە توان لە بۆی یعنی دەڵێن یەکسانە بە چی یەکسانە بە ئیتوانی لنی x توان 5 وتمانەوە یەکسە دەبێتە توانی ئەو 5 دەبێتە توانی ئێکسەکە باشە یعنی دەبێتە چی دەبێتە ئیتوانی لنی x توان 5 ئێستا دەڵێن چی ئێستا دەڵێن لن و یەکە پێکەوە دەڕۆن چی دەبینێتەوە بەس x توان 5 ئەوەش نمونەی دووەم خاڵی جیم خاڵی چاودێری دووەممان هەیە ئەوش دیسان سێ پرسیارە چیمان هەیە لنی ئی توان 3.2 لن و ئی پێکەوە دەڕۆن ڕاستەخۆ و ژمارە ئێرەکە 3.2 لە بۆ با ژمارەمان هەیە لە پێش لنەکە کەواتە ئەو ژمارە دەچێتە سەر ئێکسەکە باشە باشەکە بچێتە سەر ئێکسەکە دەبێتە چی دەبێتە ئی توانی لنی x توان ژمارەکە چەندە دوو دەنووسم توان دوو ئێستا دەڵێن کاکە لن و ئیەکە پێکەوە دەڕۆن باشە دەکات چی دەمینێتەوە x توان دوو ئەو جارە چیمان هەیە لن ئی توانی x کۆ 4 وای لن و ئی دەڕۆن چی دەمینێتەوە دەمینێتەوە x کۆ 4 وای ئەو بەس تەنها دەمانەوێت بە سادەی ئەو بڕە بنووسین باشە ئێستا لە بۆ ڕاهێنان چەند پرسیارێکمان هەیە جارە پرسیار یەکەم دەڵێ چی دەڵێ پرسیاری پێنجەم دەڵێ چی دەڵێ وێنەی ڕوونکردنەوەی ئەو نەخشەیە بکێشە تەبەن نەفسی نمونەی یەکەمە دێ چ دەکەین دێن چەند خاڵێکی دەدەینێ باشە ئەوە x ئەوە f x کە یەکسانی شە بەوای وەرە چەند خاڵێک دانێ دەڵێن چێ سالب دوو سالب یەک سفر یەک دوو باشە بازانین نەتیجەی وای چەند دەردەچی دەست دەمە حاسیبەکەم دەنووسم چی دەنووسم shift لن کەوانەی دەکەیەوە یەک کەم چەند یەک کەم بەخۆشم سالب یەکم دیسان کەوانش کە دەکەیەوە سالب دوو کەوانەکە اینجا دادەخەوە دەکات چەند دەکات 20 پوین لە دوای سفرەکەت لە دوای پوینتەکە چەندمانەیە 0.8 کەواتە ژمارەی دووەم لە 5 زیاتر یەک دێنە پێشە خۆی دەبێتە 20.1 ئەوە 20.1 لە بۆ سالبیەکە دەڵێن چی دیسان shift
لن کەوانەی دەکەیەوە ئاگدار بە یەکەم ئێکسە کەوانەی دەکەیەوە یەکەم چەندمان هەیە سالب یەکشمانە دیسان کەوانش کە دەکەمەوە سالب یەک ئەنجە کەوانەکەی دادەخەمەوە دەکات چەند دەکات 7.38 ژمارە دووەم لە 5 زیاترێک دەم پێشە خۆی دەبێتە 7.4 بە نزیکەی ئەگە سفر دانم سفر لێرە دانە دەبێتە چی شیفت لن دەبێتە یەکەم سفر وانە دەکات چەند 2.7 بە نزیکەی ئەوەی کاتێک یەک دانین یعنی یەک لێرە دانە دەبێتە چی یەکەم یەک سفر هەشتە توانین سفر بیدەکا یەک وانە ئەو جارە دوو دانێ با دوو دانین شیفت لن باشە دوو لێرە دانە دەبێتە یەکەم دوو سالب یەک کەوا دەنووسم ئی سالب چەند سالب یەک ئەوش دەکات چەند دەکات 0.36 0.4 بە نزیکەی وەردەگرم باشە بابێم وێنە ئەوە دروستکەم بابێم زانم ئەو وێنەیە چۆن دەردەچێت خاڵەکان با دیاریکەیت ئەوە سالب یەک ئەوە سالب دوو ئەوە موجب یەک ئەوە موجب دوو ژمارەی گەورە تا 7 ئەوەندەمانێت و تا 8 دیاریکە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج شەش حەوت ئەوە هەشت باش باسە دیاریکەین کاتێک ئێکسمان سالب دووە ئەوە سالب دوو عەفو تا 20مان هەیە ئەوزانی تا 7.4مان هەیە تا 20مان هەیە کەواتە من لێرە چ دەکەم لەسەر تەوەرەی وای 5 بڕۆ باشە واتە چی واتە ئەوە 5 10 15 20 ئەوە 25 بەو شێوازە ئەوە 25 ئێستا بابێم بزانم خاڵەکە چۆن دیاریکەم دەڵێم چە دەڵێم کاتێک ئێکسەکەم سالب دوو بێ ئەوە سالب دوو وایەکەمان چەندە 20.1 ئەوتمان 20 ئەوە 15 ئەوە 10 ئەوە 5 مان لەسەر تەوەری وای 5 دیاریکە خۆتون ناکری هەموو ژمارە 1 2 3 4 تا 20 دیاریکەم دێم 5 دیاری دەکەم کاتێک ئێکسەکەم ئەوتمان سالب دوو بێ وایەکەمان چەندە 20.1 20.1 یعنی قیچەک زیاتر وانە یعنی دەبێت لە ئاستی سالب دوو دەکە بە نزیکەی ئێرە وەردەگرین کاتێک ئێکسەکەمان سالب یەک بی ئەوە سالب یەک وایەکەمان چەندە 7.4 7.4 لە بین چێن دەرە لە بینی 10 و 15 یعنی ئەوە دەبێتە چەند عەفو لە بینی 5 و 10 یعنی ئەوە 6 ئەوە 7 ئەوە 8 ئەوە 9 ئەوە 10 7 چەندمانێ 4 یعنی بە نزیکەی ئێرە دەکە ئەو جارە سەفر و چەند سەفر و 2.7 مانەیە 2.7 ئەوە وتمان چەندە لەو نێوانە یعنی ئەوە 1 2 3 4 ئەوە 5 بە نزیکەی 2 چەند وەردەگری 2.7 ئێرە دەکە بە نزیکەی ئەو جارە 1 و 1مان هەیە کاتێک 1 بی ئێکس 1 بی وایەکەمان چەندە ئەویش یەکە بە نزیکەی ئێرە دەکە ئەوە یەک لەسەر تەوەری وای ئێرە دەکات چونکە ئەو ماوەی هەمومان بە چەندانە 5 ئەو خاڵە چەندە 2.7 ئاگدار یعنی کچەک لە خوارەترەوە لە سەرێترە فەرقیان پێ بکەیت کە زیاتر و کەمترن کاتێک ئێکسەکەمان دوو بێ و جارە وایەکەمان چەندە 0.4 یعنی بەس تەوەرەکە نابڕی و تاو ئەبۆ شێوازێ بابێمەوە چەند خاڵە بەیەکتری دەگەێنم سەیریکە ئەبۆ شێوازە وێنەکەمە بەردەوام دەبی لێرە بەو شێوازە ئەو خاڵەش بۆ بگەین ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە وێنەی fx کە یەکسانە بە چەند یەکسانە بە ئی توانی یەکەم x ئەوەش پرسیاری پێنجەم پرسیاری شەشەم لە بۆ پرسیاری شەشەم با بزانین دیسانە و بڕانەمانەیە دەڵێت چ سادەی بکە باشە لەنی چیمانەیە لەنی ئی توان یەکمان هەیە لەنی ئی توان یەک لەنی یەکە پێکەوە دەڕۆن چ دەمینێتەوە یەک لێرە یەکمانە یەکە دەنووسینەوە پرسیاری حەفت لەنی ئی توانی x کەم وای
دیسان لێن لەگەڵ ئی دەڕواسی دەمێنێتەوە دەڵێن x کەم y. پرسیاری هەشتم لەنی ئیتوانی سالب x دابەشی سێ. لێرە هیچ احتیادی لەن و ئیەکە دیسان و پێکەوە دەڕۆن چی دەمێنێتەوە ئەو ژمارە ئێرە هەرچێک بوو خۆی دەنووسیەوە سالب x دابەشی سێ. پرسیاری نۆ ئیتوانی لەنی دوو x ئێو لەنەکە پێکەوە دەڕۆن چی دەمێنێتەوە 2x. پرسیاری دە ئیتوانی چەند ئیتوانی سێ لەنی x وتمان ژمارە لە پێش x دەبێتە سێ دەبێتە توانی xەکەی یعنی دەبێتە چی دەبێتە ئی توانی لەنی x توانە و ژمارەکە چەندە سێ. ئێستا لەن و ئی دەڕۆن چی دەمێنێتەوە x توان سێ. ئەوەش پرسیاری دەیەم بوو. پرسیاری 36مان هەیە دەڵێ چی دەڵێ کام بڕ یەکسان نییە بە x یەکسان نییە بەچێ بە x کاتێک یەکسەکەمان یەکسانەوە بەسەوە تەمەەوە پرسیارە لێ تێک نەچی ئاسان لەبەرچی دەڵێ کام لەوانە ئەلف بە ئەجیم دال کام لەوانە نەتیجەکەی یەکسان نییە بە x باشە کامیان دەڵێ چی ئەنجام ناکە x یعنی بەس x نەبی هەر شتێکەکەی لەگەڵ بی ژمارەش کە لەگەڵ xەکە بی مهم نەتیجە نەکە چی x. باشە بابیم یەکێک حەلیکەم لێرەگە سەیریکەم ئیتوان لەنی xمانێ لێرە لەن و یەکە دەڕۆم بەس دەمێنێتەوە x ئەوە کردی x یعنی ئەوە وەڵامی ڕاستنی ئەوە غەڵەت. با لەنی ئیتوان xمانەیە دیسانەوە لەن و یەکە دەڕۆن چی دەمێنێتەوە بەس x ئەوەش وەڵامی ڕاست نییە ئەوەش غەڵەتە. جیم چیمانەیە x لەنی ئی x لەنی ئی تەوانە و دوانە پێکەوە دەڕۆن وانە بەسی دەمێنێتەوە x کەواتە ئەویش وەڵامی ڕاستنیە. گە سەیریکەوانە هەمویان ئەنجام چی دەرچوو x بەڵام پرسیارەکە دەڵێ چی دەڵێ کامیان یەکسان نییە بە x واتە کامیان نەتیجە x دەرناچێ. لە بۆ دال دیسان چیمانێ لێرە لەن و ئیمانێ بەڵام ئەو جارە x کۆ لەنی ئی باشە لەن و ئی پێکەوتمان کە بڕۆن دەکاتن دەکا یەک یعنی نەتیجە دەکات چەندەوە یەک بنووسەوە کۆ ئەوەش xەکە وەکو خۆی یعنی نەتیجە دەکاتی دەکا x کۆ ئەوە پێکەوە ڕۆیشتن کردیە یەک یعنی ئەنجام چەند دەرچوو x کۆ یەک یعنی ئەوە دەتوانین بڵێن یەکسان نییە بە x کەواتەوە دەبێتە وەڵامی ڕاست دال دەبتە وەڵامی ڕاست. ئەوەش پرسیاری 36. پرسیاری 27 و 28 و 29 پرسیاری 27 لەگەڵ 28 لەگەڵ 29 تاوان ئەو سێ پرسیارە دراوی پرسیارەکە چییە دراوی پرسیارەکە دەڵێ چی دەڵێ سێ وێنەی دایتە تو باشە لەگەڵ سێ نەخشەش ئەها وێنەی ئەلف وێنەی با وێنەی جیم سێ وێنەت هەیە باشە وە سێ نەخشەشی داوەتە تو پرسیاری 27 و 28 و 29 بەڵام داواکاری پرسیارەکە چییە دەڵێ چی دەڵێ نەخشە پەیدا بووەکان لە گۆڕینی نەخشەی ئێفێکس یەکسانە بەلەنی x بە یەکێک لەم ڕوونکردنەوەی دێ ببەستەوە. باشە واتە چی واتە ئەو نەخشانەی کە پەیدا بوونە پرسیاری 27 28 و 29 جیەکس یەکسانە بەلەنی ئەوەندە پرسیاری 28 جیەکس یەکسانە بە سێ لەنی x پرسیاری 29 جیەکس یەکسانە بەلەنی x کۆد و واتە ئەو نەخشانە پەیدا بوون لە چی لە ئێفێکس یەکسانە بەلەنی x ئەوە دراوی پرسیارەکەی باشە و ئەو سێ وێنەی دایتە تو زۆر چاکە یعنی ئێستا من دەبێت هەڵی بژێرم ئایا پرسیاری 27 کام لە وێنەی ئەلف یان با یان جیم لە بۆ پرسیاری 27 ڕاستە وە کام وێنەی تریشیان لە بۆ 28 ئەوی تریشیان لە بۆ 29 تەمەشاکە لێرەگە سەیریکەی نەخشە ڕئیسەکە چییە ئەو وێنە کەسکانێ ئێفەکان ئەو ئێفانە ئەو ئێفە چییە نەخشە ڕئیسەکەیە باشە لەو ئێفانە نەخشەی پەیدابوومانەیە نەخشە پەیدابووەکان چێنە نەخشە پەیدابووەکان جینە جی ئەو خەتە سۆرانە خەتە سوورەکان وێنەی چێ وێنەی جیە زۆر باشە. ئێستا دەڵێن چی ئەو دەڵێ بەیەکیان ببەستەوە باشە من چۆن بزانم ئێستا ئەوە ئەو وێنەی جیە
هی پرسیاری 27 یان ئەو جیانی پرسیاری 27 یان ئەو وێنانی پرسیاری 27 لە بۆ دیاریکردنی وێنە قوتابیان ئاگدار بن تەمەنەوە پرسیارەشی گرینگە لە بۆ دیاریکردنی ئەو جۆر پرسیارانە دێم خاڵ لەسەر وێنەکە وەردەگرم خاڵ لەسەر وێنەکە وەردەگرم یعنی چۆن تەمەشاکەم با ئەمە لە وێنەی ئەلفۆ پێدابێن وێنەی ئەلف باشە وێنەی ئەلف ئێمە ئیشمان لەسەر چیە لەسەر جی خەتە سوورەکان ئێفەکە ئیشمان لەسەری نییە خەتە سوورەکان جیەکان باشە بابێن لەنە ئەو هێڵە ئەو خەتە سوورە کە ئەو وێنەی چییە ئەو وێنەی جیەکەیە باشە خاڵک وەرگرم لەنا ئەو نەخشانەی دادەنێمەوە لە ناو پرسیاری 27 لە ناو پرسیاری 28 ناو پرسیاری 29 لە کامیان پاسەدانی کرد دەڵێن وێنەی ئەلف لە بۆ ئەو پرسیارە ڕاستە یعنی دەڵێن چی با لە پرسیاری 27 پێدابین ئەو پرسیاری 27 بەس بابزانین چ خاڵک وەرگین قوتابیان سەیریکە خاڵ وەرگرتن دەبێت خاڵک وەرگری کە بکەوێتە سەر ئەو وێنەیە ئەو وێنە سوورە ئەمن ئیشم بە وێنە سوورەکەی ئاگدار بە ئەو وێنە سوورە لەبەرچی لەبەرەوەی GX-ەکەیە ئەوە وێنەی چێ GX-ەکەیە خاڵ لەسەر ئەو جێ وەردەگرم لەو جیانەی تاقی دەکەمەوە چکە لێرە نەخشەکانمان چیە جیە باش ئێستا دەڵێم چی باشە باسەیەکەم ئەگەر X یەک ئەوە تەوەرە X نییە ئەوە خاڵی یەکە ئەوە دووە ئەگەر یەک وەرگرم لە بەرامبەر یەک واین چەندە وای کە بکەوێتە سەر وێنەکەش باشە من لەو پۆینتە دەکەومە سەر وێنەکە وانە یانەگە یەکەس لێرە چەندبی ئەگە یەکەس لێرە یەک بی وایەکەمان لێرە چەندە وای لێرە سفرە لەبەرچی چکە لەسەر تەوەری ئەکەس وای سفرە یعنی ئەو خاڵە دەبێتە چی ئەو خاڵە دەبێتە یەک و سفر یعنی دەتوانم من ئەو خاڵە وەرگرم لە بۆ پاسەدان و خاڵشکە دەتوان خاڵشکەش وەرگری بۆ منە ئەگە کاتێک ئەکس دووبی دوو باشە دوو لە بۆ خوارێ بێن دەچمە سەر وێنە سوورەکەمیان لە بۆ سەرێ بچم ئێتەبان لە بۆ سەرێوانە ئەبوو شێوازە دەڕۆم دەگەمە ئێرە لەسەر وێنە سوورەکە باشە لە بەرامبەر وی تەوەرەی وای بزانم وای چەندە سەیریکە لە بەرامبەر وی وایەکەمان چەندە وای دووە کەواتە توانم ئەو خاڵە وەرگرم چەندە ئەوی ئەو خاڵە وەردەگرم دەکا دوو ئەو وەرگرتنی خاڵە لە بۆی کەم بچم ئەو نەخشانەی پێ پاسەداکەم ئەنجا ئێستا چ بێ ئەو خاڵە وەرگری چ ئەو خاڵە وەرگری هەر نفسی مۆزوعە با من بێم ئەو خاڵە وەرگرم یەک و چەند یەک و سەفر دێم ئەو خاڵە لە هەموو نەخشەکان تاقی دەکەم و کامیان پاسەدانی کرد دەڵێم ئەو وێنە هی ئەو پرسیارەیە تەماشای ئەلێرە دەڵێن چی تەبەن کە یەک و سەفر واتە چ واتە ئێکس و وای ئێستا پرسیاری 27 چیە پرسیاری 27 GX یەکسانە بە لەنی X کەم سێ باشە وەرە X و Y دانێ ئەو GX واتە چ واتە نرخی وایەکە نرخی GX-ەکە وانە واتە Y وەرە لێرە لە جیاتی وای چەند دادنێن سفر ئەوە سفرم دانە یەکسانە لەنەکە دەنووسمەوە لەنی چەند سێ عفو X-ەکەم چەندە یەک ئەوە یەک کەم سێ وەک خۆی دەنووسین ئێستاوە دەکاتی ئەو لای سەفر وەک خۆی دەنووسین لەنی یەک کەم سێ دەکات سالب دوو باشە لێرە لەنی سالب دوو دەکات چەند لەنی سالب دوو هەر ئێرۆر دەداتی لە حاسیبەوانە لەبەرچی لەبەرەوەی سالب نابێت لەن بە سالب بێت لە پێشەوە باسمان کرد وتمان لەنی ئێکس بوارەکەی چییە ئێکس گەورەترە لە سەفر واتە نابێت سەفر و ژمارە سالیەکانی دێت کەواتەوە من هەلێرەوە قەرار دەدەن دەڵێن پرسیاری 27 لە بۆی نابی یعنی ئەو وێنەی پرسیاری 27 نییە دەچم پرسیارشکە داقی دەکەم پرسیاری 28 پرسیاری 28 مان چیە GX یەکسانە بە چەند یەکسانە بە سێ لەنی ئێکس نفسی خاڵ تاقی دەکەمەوە یعنی دێم لە جیاتی GX چەند دادنێم سەفر ئەوە سەفر یەکسانە سێ لەنی ئێکس چەندە یەک ئەوە یەک باشە ئەمە لە پێشەوە پێم وتی لەنی یەک دەکات چەند دەکات سەفر وانە ئەو لایەوە خۆی دەنووسمەوە سێ جاران لەنی یەک دەکات چەند دەکات سەفر باشەوەی جاران کە دەکات چەند ئەو لایە سەفر سێ جاران سەفر هەر سەفر یعنی ئەوە پاسەدانی کرد کەواتە دەڵێم ئەو خاڵە پرسیاری 28 پاسەدان کرد بەڵام جاری وایە خاڵەکە وەردەگرم لەوانێت لە دوو نەخشەیان تەطبیقیکە
ئەمە ڕاست ئێستا لە پرسیاری 27 تەطبیقی نەکرد دەڵێم ئەو هەو نییە، پرسیاری 28 تەطبیق کرد دەڵێم ئەوە هەوە، بەڵام با 29 تاقیکەوە نەوەکە ئەویش پاسەدان کە ئەگە پاسەدانی نەکرد ئەنجەوە بە دڵنیایی دەڵم 28 بەس ئەگە پاسەدانی کرد دەبێت بچم خاڵشکە وەرگرم کە دوو ئەو دووە دێم لە پرسیاری 28 و 29 کە ئەو دوای پاسەدانی کرد بە خاڵی پێشتر بە خاڵشکە دوو دێم لەو دوانەدا دەنێمەوە کامیان ئەو جارە پاسەدانی کرد دەڵێم ئەوە وێنەی ئەو پرسیارێ. بابێم لە بۆ 29 تاقیکەمەوە پرسیاری 29 پرسیاری 29 جی ئەکس یەکسانە بە چەند؟ جی ئەکس یەکسانە بە لەنی ئەکس کۆ دوو نفسی خاڵ دادەنێمەوە وەرە لە زیاتی ئەکس یەکدا لە زیاتی وای سفر یعنی لە زیاتیەوە چەند دادەنێم لە زیاتی و جیەکسە وایەکە کە چەندە سفر یەکسانە لەنی ئەکسەکە چەند دادەنێم یەک ئەوە یەک کۆ دوو لەن یەک دەکات چەند سفر کۆ دوو لەو لە سفرمانەیە ئەوە سفرەکە دەنێم سفر کۆ دوو دەکات یعنی چ بوو ئەوەی پاسەدان نەکرد کەواتە بەس پرسیاری 28 پاسەدان کاتێک ئەو خاڵەمان وەرگرت لە وێنەی ئەلف ئەو خاڵەمان وەرگرت لە وێنەی ئەلف ئەو خاڵە باشە پرسیاری 27 پاسەدان نەکرد پرسیاری 29 پاسەدان نەکرد بەس 28 پاسەدان کرد کەواتە دەڵێم ئەوە چیە ئەوە وێنەی پرسیاری 28 باشە ئەوە دەبێتە چی دەبێتە وەڵامی پرسیاری 28 ئێستا بابێن ئەو جارە بابێن لە بۆ بە باشە لەسەر بە چ خاڵک وەرگین تەماشاکە ئەلێر لەسەر وێنە سوورەکە ئەگە ئەو خاڵە وەرگرم لێرە ئێکس چەندە چوارە ئەی وای چەندە سفرە لەسەر تەوەرەی ئێکس وای سفرە کەواتە ئەو خاڵە وەردەگرن کە چەندە 4 و سفر باشە ئەو خاڵە وەردەگرن کە چەندە 4 و سفر باشە بابێن بزانم چ خاڵشکە 5 ئەگە 5 ئێرە وەرگرن لە بەرامبەر وی لە بەرامبەر وی وایەکەم چەندە دیار نییە 0.5 0.6 بەڵام ئەگەر 6 وەرگرم ئێرە لە بەرامبەر ویها یەکە سەریکە لە بەرامبەر وی کاتە ئێکسەکەمان 6 وایەکەمان چەندە یەک کەواتە دەتوانم ئەو خاڵەش وەرگرم کە چەندە 6 و یەک ئەبوو شێوازە بەس من دێم مادەم ئەویان وایەکەمان سفر ئاسانترە دێم ئەو خاڵیان تاقی دەکەمەوە تاوان ئێستا پرسیاری چه پرسیاری 28 ئەوە ڕۆی خەلاص دێم لە 27 و 29 تاقی دەکەمەوە باشە با بێم لە پرسیاری 27 تاقیکەمەوە پرسیاری 27 جی ئەکس یەکسانە بە لەنی ئەکس کەم سێ ئەی خاڵەکەمان چەندە خاڵەکەمان وتمان وەرمان کرد کە چەندە 4 و سفر ئەوە 4 سفر ئەوە تەوان ئەکس و وایە باشە با بێم نرخەکان دانێمەوە وەرە لە زیاتی جیەکە چەند دادنێم سفر ئەوە سفر دادنێم یەکسانە لەنی لە زیاتی ئەکس چەند دادنێم 4 یان دەبێتە 4 کەم سێ باشە ئەوە دەکاتی ئەو سفر خۆی یەکسانە لەنی 4 کەم سێ یەک دەکە ئەی لەنی یەک چەند دەکات سفر کەواتە سفر یەکسانە بە سفروانێ یعنی پاسەدانی کرد کەواتە ئەوەش دەبێتە چی وەڵامی پرسیاری 27 بەڵام مامۆستا ئەی پرسیاری 29 وەرە پرسیاری 29 پێ پاسەدان کردنەوە کە ئەوش پاسەدان کرد ئەگە پاسەدانی کرد دەی بچم خاڵشکە وەرگرم چۆجاری وایە خاڵک لە دوو نەخشە هاوبەشە دەبی بچم خاڵشکە وەرگم لەوە پاسەدانی ئێستا وجارە دێم با پرسیاری 29 تاقیکەمەوە پرسیاری 29 مانسیە جی ئەکس یەکسانە بە لەنی ئەکس کۆ دوو باشە با بێم تەوان نفسی خاڵ دادنێەوە لە جیاتی جیەکە چەند دادنێم لە جیاتی جیەکس وای کە سفرە یەکسانە لەنی ئەکسەکەمان چەندە 4 ئەوە لەنی 4 کۆ دوو باش ئێستاوە دەکات چەند ئەوە سفرەکە دەموسم یەکسانە لەنی 4 دەکات چەند لەنی 4 یەکسانە بە 1.38 کۆ دوو یەکسانە بە چەند 3.4 بە نزیکەی وەک لە 3.4 باشە و دوو ڕقەمە یەکسانن نەخێر کەواتەوە پاسەدان ناکە ئەی کامیان پاسەدانی کرد پرسیاری 27 کەواتە لە بۆ وێنەی بە کام پرسیار ڕاستە پرسیاری 27 پرسیاری 27 دەبێتە چێ دەبێتە وەڵامی ئەو وێنەیە ئێستا چمان مایە بەس پرسیاری چەند پرسیاری 29 مان ماوە وانە ئەو لە بۆ وێنەی ئەلف پرسیاری 28 ڕاستە لە بۆ وێنەی بە پرسیاری 27 بەس پرسیاری 29 ماوە کەواتە ماوەستا جیمش لە بۆ
29 بەڵێ لە بۆ 29 حتمما دەبیەوە بەڵام بابێن خاڵک وەرگین و پاسەدانیکەین بزان ڕاستە پاسەدان دەکە باشە خاڵەکە چۆن وەرگرم لەسەر وێنە سوورەکە جی وانە باشە کاتێک دەڵێن ئکس ئەگەر یەک بی ئەگەر یەک وەرگرم لە بەرامبەر وی ئەوها بڕۆم دەستمە سەر وێنەکەی سوورەکەم یان لە بۆ خوارەوە لە بۆ سەرەوە دەچم دەگەمە سەر وێنە سوورەکەم وایە لە بەرامبەر وی وایمان چەندە لە بەرامبەر وی وای دووە کەواتە دەتوانم ئەو خاڵە وەرگرم کە چەندە کە یەک و دووە کاتە ئکسمان یەک بی وایەکەمان چەندە دوو دەتوانم ئەو خاڵی وەرگرم وەرە با پاسەدانیکەین لە پرسیاری چەند لە پرسیاری 29 ئەو پرسیاری 29 خاڵەکەمان چەندە خاڵەکەمان وتمان یەک و دوو ئەی نەخشەکەمان چیە جی ئێکس یەکسانە بە لنی ئێکس کۆ دوو باشە وەرە ئەو خاڵانە دانێەوە ئەو ئێکس ئەوە وای وانە ئەو ئێکس ئەوە وای باشە بابێم لێری دانێمەوە بزانام دەکاتی دەڵێن کاتێک جێکسەکەمان دووبی ئەوە دوو دادنینەوە یەکسانە لنی ئەکسەکەمان چەندە یەک ئەوە یەک دادنێمەوە کۆ دوو ئەو لایەوە خۆی دەنووسمەوە دوو یەکسانە لنی یەک چەند دەکات گوتمان دەکات سەفەر کۆ دوو ئەوە چەندەکە دوو یەکسانە بە دوو بەڵێ پاسەدانی کرد کەواتە وێنەی جیم لە بۆ پرسیاری چەندەمە لە بۆ پرسیاری 29 وێنەی جیم دەبێتە وەڵامی پرسیاری 29 ئینشاءالله سوود لەوانەیە دەبینن